پێشانگایە کە ئەو بەروبووم و ئەو پرۆژانەی خوێندکارەکانە لە بەهێزکردنی پرۆژەکانیان لە یعنی بەرهەمێنانی زیاتری ئەو کارە زانستانی کاکرێت تەمەن لە تاقیگەکانمانە. ئەم ساڵ 2025 یەکەم پێشانگامانە و ئیشەڵا ئەم پێشانگاکە وەکو پێشتریش وتم پێشانگایەکی زستانەیە لە بەهاریشە پلانمانەیە بە پاڵپشتی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە سوپاسەوە کە پاڵپشتمان من لە ئەو کارانەی ئێمە ئەنجامین چەند پرۆژەیەشی کەمان لەبەردەستایە بە تایبەتی لە هەم ڕیسێرچ سەنتەرێکمان هەیە کەم لەسەر زانستی خۆراکی شەکەین لە ئەو کاروبارانەی کە جوتیارەکانی دەوروبەری سلێمانی و دەرەوەی سلێمانی هەرێمی کوردستان بە تایبەتی هەر کێش و مەشاکلیشانە بێت بە خۆشحاڵی و ئێمە توێژینەوەی لەسەرەکەین و ئیشەڵا دڵنیاشکین لەوەی کە نەتیجەی